سڵاوی خۆی گەورەتان لێبێت و ئەم کاتتان باش. دووبارە فێربوون و باشترکردنی زمانی ئینگلیزی لەگەڵ زنجیرە دڵخوازەکەی کوردستان پریزن برێک. ئەمڕۆ دیمەنێکی تری ئەم زنجیرەیەمانەیە و پێکەوە شتی زیاتر فێرە بین. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن و گەر دەتانەوێت هەموو ڕۆژێک لەم جۆرە ڤیدیۆیانە ببینن ئەوە سەبسکرایبی کەناڵەکەتان لەبیر نەچێت. Come in, Charles. Sit down. Come in, Charles. Sit down. Come in, Charles. Come in واتە وەرە ژوورەوە. Come in وەرە ژوورەوە. Charles ناوی کەسەکەیە. Sit down دانیشە. Come in, Charles. Sit down. وەرە ژوورەوە Charles دانیشە. What's going on? What's going on? What's going on? What's going on? قسەیەکی زۆر باوی ئەمریکایە و لە زۆر شوێن و فیلمەکانی شەبەکارە هێندرێت کە ماناکەشی بریتیە لە چی بووە یان چی ڕوودەدات. What's going on? چی ڕوودەدات یان چی بووە. You've got some bad news, Charles. I've got some bad news, Charles. I've got some bad news, Charles. I've got واتە پێمە. I've got لەبەریکەن و کوڕستێکی ئامادەکراو پێمە. I've got some bad news. هەندێک هەواڵی خراپم پێیە Charles. هەندێک هەواڵی خراپم پێیە Charles. Your daughter is very sick. Your daughter is very sick. Your daughter واتە کچ. تۆ باوکی و کچێکت هەیە پێوترێ daughter. girl نا girl جایە. daughter واتە کچێک کە هی باوکێکە. تۆ باوکی بە کچەکە دەڵی daughter نەک girl. Your daughter is very sick. Sick واتە نەخۆش. کچەکەت زۆر نەخۆشە. She's got esophageal cancer. She's got esophageal cancer. She's got واتە has واتە هەیەتی. got یان has ئەتوانێت دووکی بەکار بێنیت. She's got esophageal cancer. Esophageal cancer. Cancer واتە شێرپەنجە. Esophageal واتە سوڕێنچک. ئەو لولەی کەوا لە قورگایە و خۆراکە گوازێتەوە بۆ مەعیدە بۆ گەدە پێوترێ esophageal. ناوێکی زانستیە تا لەسەر دەمتان ڕادێ. esophageal لە وشەی ئەسۆفەجس هاتووە ئەسۆفەجس ئەمە ئاوەڵ ناوەکەیەتی ئەسۆفەجیال واتە سوڕێنچک شێرپەنجەی سوڕێنچکی هەیە کچەکەت. Now she's at Sacred Heart in Indianapolis. Now she is at Sacred Heart in Indianapolis. سەرەتا و پێشەم شتێ. Now واتە ئێستا. She is at ئەم ئاتە بۆ شوێن بەکارهێنرێ واتە لەو شوێنەیە. She is at Sacred Heart. Sacred Heart ناوی نەخۆشخانەیەکە. In Indianapolis ناوی شارێکی گەورەیە لە ویلایەتی ئیندیانا لە ئەمریکا کەواتە لێت ئێستا ئەو لە ساکرت هارتە واتە لە نەخۆشخانەی ساکرت هارتە لە ئیندیاناپۆڵس. And she wants to see you while there's still time. And she wants to see you while there's still time. She wants to see you واتە ئەو ئەیەوێت تۆ ببینێت while لە کاتێکدا there's still time ئەمە لەبەرکەن ئاگاتان لێبێ there's still time واتە کاتێکی کەم ماوە. There's still time. کاتێکی کەم ماوە. While لە کاتێکدا یان تاوەکو. کەواتە بێتە چی؟ ئەو دەیەوێت تۆ ببینێت لە کاتێکدا کاتێکی کەم ماوە یان تاوەکو کاتێکی کەم ماوە. How much time? How much time واتە چەند کات. How much واتە چەندێک. Time کاتە. How much time چەند کات. Doctors say a few weeks. Doctors say a few weeks. Doctors واتە دکتۆرەکان say a few weeks. دکتۆرەکان ئەڵێن say واتە ئەڵێن a few weeks. a few پێکەوەیە واتە چەند هەفتەیەک. week واتە هەفتە. چەند هەفتەیەک a few weeks. a few کەمترە واتە چەندێکی کەمە وەک many نییە. many واتە چەند بەڵام چەندێکی زۆرترە. The problem is the DOC is not going to let you go. They think you're still a flight risk. The problem is the DOC isn't going to let you go. They think you are still a flight risk. واتە چی؟ The problem واتە کێشەکە. The problem is واتە کێشەکە ئەوەیە the DOC isn't gonna let you go. واتە ناهێڵن یان ڕێگە نادەن کەوا تۆ بڕۆیت. They think you are still a flight risk. ئەوان بیرەکەنەوە یان پێیان وایە کە هێشتا still واتە هێشتا تۆ a flight risky. a flight risk دەستەواژەیەکی ئینگلیزیە بەمانای ئەوە دیە کەوا هێشتا تۆ مەترسی هەڵاتنت لەسەر ینی لەوانەیە هەڵبێت. a flight risk واتە مەترسی هەڵاتن. a flight risk مەترسی هەڵاتن. واتە لەوانەیە هەڵبێت. She's my only child. I know that. She's
my only child. She's my only child. She's my only child. I know that. Charles وتی she's my only child. واتە ئەو کچە یان ئەو تاکە منداڵی منە. تاکە منداڵی منە. دواترێمیش جوابی داوە وتی I know that. ئەوە ئازانم. You're telling me I have to wait until she dies before I see her. هاوڕێیان لەم بەینەیە کەمێک گفتوگۆی نێوانیانم بڕی چکە وشەی قورسی تیا بوو شتی گران بوون باشترە لێرەوە دەست پێ بکەین کە ئەمەیان ئاسانترە و بۆیەوە باشترە ئەلێتی You are telling me I have to wait until she dies before I see her واتە تۆ بە منەڵی کە بێت چاوەڕێ بکەمە تا ئەوە مرێت پێشەوەی بیبینم You are telling me واتە تۆ بە منەڵی I have to wait کە بێت چاوەڕێ بکەم until she dies هەتا ئەوە مرێت before I see her پێشەوەی کە بیبینم ئازیزانی کەناڵی کورگلیش سوپاس کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆی بەردەوام بین و هەروە هەموو ڕۆژێک ڤیدیۆی لەم جۆرانە ببینن خواتان لەگەڵ تا ڤیدیۆی داهاتوو